سڵاو لە بینەرە خۆشەویستەکانی کەناڵ کورد فامیلی دووبارە هاتویناتان بە تاوکەری بەشی یەکەمی فیلمی ستارت ئۆن ذا هێرث کە ناسراوە بە فیلمی ئیشان. فیلمەکەمان لەو شوێنە دەست پێ دەکاتەوە کاتێک مستەر رام چۆ شاری مۆمبای بۆ لای خێزانەکەی ئیشان کە کێشەکەی بە خێزانەکەی ئیشان وت پێیانی وت کە ئیشان خاوەنی بەهرەیەکی باشی وێنەکێشانە و ئێوە ئەو بارەتان بەلاوە ناوە بە تایبەتی باوکی کە لەلای شتێکی زۆر بێسوود بوو و بێکەڵکە و مامۆستا رام تەواوی نەخۆشەکەی پێیانی وت و چۆنش کار دەکاتە سەر فێربوونی تەنانەت وانەکانیش بە تایبەتی وانەکانی بیکاری کە ژمارە و ژماردین تێدایە. و لە کاتی قسەکردنیان باوکی ئیشان وتی کوڕەکەی من شێر نییە بەڵکو ئەو خۆی تەمبەڵ و گەمژەیە. مامۆستا رام هەوڵی دا پێی بڵێت کە ئیشان گەمژە نییە بەڵکو بارەکەی ئەو لە وێنەکەشاندایە، بەڵام باوکی ئیشان ئەوی بەراوردی براکەی یۆهانی کردبوو کە لە تەواوی وانەکانی زیرەک بوو. و باوکی ئیشان وتی کەوا یۆهانی کوڕیشم لە تەواوی وانەکان زیرەکە بەڵکو نەک هەر لەوانەکان لە وەرزەکەشی زۆر زیرەکە و چۆنش دەبێت ئیشان تەنها لە وێنەکێشان باش بێتن. و مامۆستا رام زۆر پەست بوو لە هەڵسەکۆتەکانی باوکی کە چۆن منداڵەکانی دەبێت بە دڵی دایک و باوکی و نمرەی بەرز بێنن بەبێ ئەوەی ڕەچاوی حەز و ئارزوەکانی ئەو بکرێت. و دوای ڕۆشتنی مستەر رام دایکی ئیشان بە تەواوی دڵتەنگی دایگرت بوو بۆ ئیشان و بۆ ڕۆژی دواتریش لەوانەی مامۆستا رام بابەتەکەی کردە بەش خوێندنەوە کە باسی لە کەسە بەناوبانگەکانی دەکرد کە هەمان کێشەی ئیشان هەبوو کە مەبەستی ئەوەی بوو ئەگەر هەر کەسێک کێشەی لە خوێندن هەبێتن ئەوە واتای ئەوە نییە کە کەسێکی سەرکەوتوو نییە. و دواتریش بە تەنها قسەی لەگەڵ ئیشان کرد کەوتی منیش هەمان کێشەی تۆم هەیە بۆ یارمەتی دیدەم بۆ ئەوەی ڕزگارت بێتن. دواتریش هەموو قوتابیەکانی بردا دەرەوەی قوتابخانەکە کە چوونە لای نێتە ڕووبارێک و مامۆستا رام بە قوتابیەکانی وت هەرەکە و بە مێشکی خۆی شتێک دروست بکاتن و ئیشانیش هەموو پێداویستەکانی خۆی هێنابوو کە شتێکی زۆر سەرسوڕهێنەری دروست کردبوو کە توانای ئەوەی هەبوو لەناو ئاودا بڕوات. و دواتریش مامۆستا رام و قوتابیەکان هەمووان سەرسام بوون و هانیاندا. دواتر مامۆستا رام هەوڵی دەدا باوەڕ بە بەڕێوەبەری قوتابخانەکەی بهێنێت کە ئیشان خاوەنی بارەیەکی زۆر گەورەیە کە تەنها پێویستی بە ڕێگەیەکی جیاوازە بۆ فێربوون کە مامۆستا رام دەیویست خۆی وانەکانی پێ بڵێتن کە بەڕێوەبەری قوتابخانەکەش دوای ئەوەی بارەکانی ئیشانی بینی ڕێگەیدا یارمەتی بداتن و دواتریش مستەر رام دەستی کرد بە ڕێهێنانکردن لەگەڵ ئیشان بە ڕێگایەکی تەواو جیاواز کە فێری خوێندنەوە و نووسینی دەکرد کام ڕێگایەش تایبەتە بۆ قوتابیانەی کە هەمان کێشیان هەبوو و بە تێپەڕبوونی کات ئیشان توانی لەوانەکان تێبگاتن و کە بە ڕێگاکانی مستەر رام و زیاتر بە شێوەی کۆمیدی وانەکانی پێدەوت بۆ ئەوەی زووتر تێبگاتن تاوەکو ئیشان توانی بخوێنێت و بخوێنێتەوە بە شێوەیەکی ئاسایی بە تایبەتی لەوانەکانی بیرکاری کە زۆر زیرەک بوو. ڕۆژێکم باوکی ئیشان هاتە قوتابخانەکە و بۆ ئەوەی چای بە مستەر رام بکەوێتن کە بە مستەر رامی وت ئێمە دەربارەی نەخۆشیەکە و کێشەکەی ئیشانمان خوێنێتەوە و ئێستا دەتوانین مامەڵە لەگەڵدا بکەین. و مستەر رام وتی ئیشان پێویستی زۆر لەوە زیاترەکە ئێوە بری لێ دەکەنەوە کە ئیشان پێویستی بە خۆشەویستی و گرنگی پێدانە کە لە کەسە نزیەکانی بە تایبەتی دایک و باوکی کە دەبێت کەسێک قبولی بکاتن کە لە ماڵە هەر چۆنی بێتن. کاتێک باوکی ئیشان گوێی لەم قسانە بوو هەستی کرد کە کەم و کوڕی هەبووە لە بەرامبەر کوڕەکەی لەبەر ئەوەی هەردەم بەڕەقی ماوەی لەگەڵدا ئەکرد کە وەی دەزانی تەمبەڵە و هاروهاجە بۆیە هەردەم لێی دەدا و دەیشکاندەوە. پاش ئەوەی کە چەوە دەرەوە بینی کە ئیشان خەریکی خوێندنەوەی پۆستەرێک بوو بەڵام نەیتوانی بانگی بکاتن بۆیە ڕۆشت و لە کۆتا ساڵی خوێندنەوە پێشبڕکێ کراوە بۆ وێنەکێشان و دەهێنان کە هەموو قوتابی و مامۆستایەکان تێدا بەشدار دەبوون کە مستەر رام بەڕێوەبەری ئەم پێشبڕکێیە بوو و سەرۆکی لیژنەکەش مامۆستایەکی بەناوبانگی وێنەکێشان بوو بە ناوی لیتالامی و پێش دەستپێکردنی پێشبڕکێیەکە مامۆستا رام بە دوای ئیشان دەگەڕا بۆ ئەوەی ئەویش بەشداری بکاتن بەڵام ئامادە نەبوو کە ئیشان بەیانەکەی زوو دەرچوو بوو کە چوو بۆ لای ڕووبارێک کە بیری لە وێنەیەکی نوێی دەکرد بۆ ئەوەی لە پێشبڕکێیەکە بکێشێت و دوای ئەوەی کەمێک لە پێشبڕکێیەکە دەست پێکردو بوو ئەوە ئیشان گەیشتاوێ و مامۆستا رام ئەوی بینی و بە خێرایی کەلوپەلەکانی وێنەکێشانی دایە و وتی زوو دەست پێ بکە. و دواتر ئیشان وێنەیەکی بۆ کێشان کە تەواوی ئامادەبوانی پێشۆک بوون بە تایبەتی مامۆستا رام بەڵام ئیشان سەری سوڕما کاتێک بینی مامۆستا رام وێنەی ئەوی دروست کردووە وەکو ڕێزێک بۆ ئەو کاتە ناخۆشانەی کە تێدا ژیا بوو و وێنەکەی ئیشان بۆ براوەی یەکەمی پێشبڕکێیەکە و بەرەبەری قوتابخانەکەش لەبەر جوانی وێنەکە بڕیاریدا ببێتە بەرگی کتێبی قوتابخانەکەیان و مامۆستا رامیش خەڵاتی باشترین مامۆستای وەرگرت و هەمووشیان دڵخۆش بوون و بەڕێبەرەکەش مامۆستا رامی کردا مامۆستایەکی سفەرێکی ئەم قوتابخانەیە و پێش ئەوەی پشووی هاوینە دەست پێ بکاتن دایک و باوکی ئیشان چاویان بە بەڕێوەبەری قوتابخانەکە کەوت کە بە تەواوی شۆک بوون بە بەهەرەی کوڕەکەیان کە وێنەکەی بۆتە بەرگی کتێبەکەیان نەک هەر ئەوەندەش بەڵکو بەڕێوەبەری قوتابخانەکەش باسی بەهرەی و زیرەکی ئیشانی دەکرد و چەند دڵخۆشن بەهابوون قوتابیەکی لەم جۆرە لە قوتابخانەکەیان و لە هەموو زیاتر کە شۆک دەبن کاتێک مامۆستایەکان باسی ئیشان دەکرد کە دەیانوت بە تەواوی بەرەو پێش چووە و بە تایبەتی لە وێنەکێشان دواتر بینیان کە ئیشان چەندە دڵخۆشە و کاتێک زیرەک و بەتوانا بووە کە لەمەولا
هیچ کەسێک ناتوانێت گاڵتەی پێ بکاتن و دواتر باوکی ئیشان زۆر سوپاسی مامۆستاڕامی کرد و ئەوەی نیشاندان کە بەراوردکردنی نێوان منداڵەکانیان شتێکی زۆر هەڵە بووە بۆیە کە دەبوای هەر لە سەرتاوە مامەڵەیەکی جیاوازیان لەگەڵدا بکرد بایە وبەر لەوەی بڕۆن ئیشان ڕای کردەوە لای مامۆستاڕام کە باوەشێکی زۆر بەتوندی پیا کردو واتە لەم فیلمە ئەوە فێر بووی کە هەر منداڵێکمان ئەبێت ڕەچاوی حەز و ئارزوەکانی بگرین و نابێت بەراوردی لەگەڵ منداڵەکانی تر بکەین بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆ ئەم جارەمان ئەگەر بابەتکرد بەدڵ بوو لایک و سابسکرایب بکە و زەنگۆڵەکەت چاڵای بکە و بۆ هەر ڕخنە پێشنایەکێک لە کۆمەنت بۆمان بنووسن خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆ داهاتوو